بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و بەڕێزان ئیماندارانی خۆشەویست، لەم دەرفەتە باسی گەورەی و فەزڵ و ئەجر و پاداشی زیندووکردنەوەی شەوانی قەدرەکەین. ئیمامی مالیک دەربارەی فەزڵ و گەورەی شەوی لەیلەتوڵ قەدر لە کتێبی موەطئەکەیە کە فەرمودەکانی پێغەمبەری تیا کۆ کردووەتەوە ئەفەرمێ کەسێک کە باوەڕم پێ هەیە لە عیلم و زانستیا و لە زانایان بۆی گێڕاومەتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ تەمەنی ئومەتانی پێشووی نیشاندرا یان شتێ لەو بابەتە تەمەنی ئومەتی خۆی و خەڵکی ئومەتەکەی خۆی زۆر پێکەم بوو و زانی کەوا ئەمان لە کردەوە ناگەن بە میلەتانی ترا کە ئەوان تەمەنیان زۆر درێژە و عومریان زۆر کردووە. بۆیە خوای گەورە بۆ پڕکردنەوەی ئەو جیاوازیە لە بینی ئومەتی پێغەمبەر و صلی الله علیه وسلم ئومەتانی ترا هەیە شەوی لەیلەتوڵ قەدری بە پێغەمبەر عەتا کرد و پێی بەخشی صلی الله علیه وسلم کە خوای گەورە فەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر، ئێمە قورئانمان لە شەوی قەدرا ناردە خوارەوە. لەیلەتوڵ قەدری خەیر من ئەلفی شەهر، شەوی قەدر ئەجر و پاداشی لە هەزار مانگ لە غەیری لەیلەتوڵ قەدر بێ زیاترە. وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من ألف شهر تنزل الملائكة والروح فيها. فریشتەکان ئەو شەو هەموویان دائەبەزنە سەر زەوی و جبریلیش لە ناویاندایە. من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. طبعا هەموو بڕیارێکیان پێیە وەکو لە سەرەتای سوورەتی دوخانە باسیەکە ئەو شەوە هەموو بڕیارێکی سەر ئەرز لە ڕزق و ڕۆزی، لە باران، لە مردن، لە ژیان، لە دایکبوونی مناڵ تا ساڵی ئایندە دیاری ئەکرێ. ئەم شەوە ئەوەن ئەجر و پاداشی گەورەیە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم بۆ خۆی و خاوخێزانی و هاوڵانی ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ هەمویان بە عیبادەت و بە خواپەرسی و بە پەرستش ئەو شەوانە زیندوو کردووەتەوە. ئەوە تا عایشە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شەو ڕۆژی ئەخیری ڕەمەزانە ئەوەندە عیبادەتێ کرد و خۆی مانووە کرد، هیچ کاتی ئەوەندە هەوڵ و کۆش و خۆماندووبوونی نەکرد لە عیبادەتە ئەوەنەی لەو دەشەوی ئەخیر و لەو دەڕۆژی ئەخیری ڕەمەزانە خۆی مانووە کرد. و لە فەرمودەی کافرمێ کە دەشەوەکە هات پێغەمبەری خوا شەوەکان بەخەبەرە بوو، خۆی گورجە کردەوە، ماڵ و مناڵشی بەخەبەر هێنا. و لە فەرمودەی کافرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ڕەمەزان دێک دەشەوی ئەخیر شەوەکانی بە عیبادەت زیندووە کردەوە. ئەو ساڵەی کە تیایە وەفاتی کرد ڕەمەزانی ئەو ساڵە پێغەمبەری خوا 20 شەوەکانی زیندوو کردەوە، تا لە 11 مانگەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەوەکانی زیندوو کردەوە. ئایا شەوی قەدر کێیە؟ ئیبن حەجەری عەسقەلانی کە شەرحی سەحیحی بوخاری کردووە ئەفەرمێ بەتەئکید شەوی قەدر لە دەشەوی ئەخیری ڕەمەزانێ، واتە لە 21 تا 30. و لە دەشەوەکەشا لە شەوە تاکەکانایە زۆرتر عولەما ڕایان وایە و زۆرتر عولەماش ڕایان وایە لە شەوە تاکەکانشا شەوی 27، بەڵام وەکو گوتمان بە دیاریکراوی دیاری نەکراوە کامیانە، ئەوە ئیجتیهادی زانایانە و تێگەشتی خۆیانە بۆ فەرمودەکان. حکمت چییە لەوەی کەواکو پێغەمبەر صلی الله علیه وسلم یا خوای گەورە شەوی قەدری دیاری نەکردووە بە دیاریکراوی وڵێ فڵان شەوە بۆی خەڵک ئیتر لەو شەوە عیبادەت بکا و شەوەکانی تر وازێ بێنێ؟ عولەمایان ئەفەرمون حکمەتەکە ئەوەیە بۆی لەو دەشەوە هەموویە موسڵمانان عیبادەت و خواپەرسی و خواناسی بکەن، بەڵام ئەگەر بیان زانێ شەوێکی دیاریکراوە هەر ئەو شەوەیان کرد، ئێستا هەر دەشەوەکە زیندوو ئەکەنەوە، هەر دەشەوەکە بە عیبادەت ئەبەنە سەر بۆ ئەوەی کەواکو لە هەر شەوێکانابی ئەوان ئەجر و پاداشەکەیان دەست بکەوێ و بەدەستی بهێنن. لەو شەوە هەموو جۆرە عیبادەتێک باشە، بەڵام هەندێک عیبادەت زیاتر تەئکیدی لێکراوەتەوە یا پێغەمبەر کردوێتی یا هانی موسڵمانانی داوە، لەوانە قورئان خوێندن، شەو نوێژ و تەراویح و نوێژەکان، دوعا و پاڕانەوە، زیکر و سڵاوات و هەر جۆرە زیکر و شتێک کەواکو کەسانێک کە خوێندەواریان نییە بیکەن.
عایشە فەرمێ دەربارەی قورئان خوێندن نازانم ئاگادار نیم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ شەوێک قورئانی هەموو تەواو کرد بێ و ختم کرد بێ لە غەیری شەوی لەیلەتول قەدرە و نازانم پێغەمبەری خوا عیلمم نییە هیچ شەوێ تا بەیانی نوێژی کرد بێ لە غەیری شەوی قەدر و شەوەکانی ڕەمەزانە و نازانم هیچ ڕۆژێک هیچ مانگێک هەمووی بە ڕۆژوو بوو بێ غەیری ڕەمەزان واتە لە ڕەمەزانە بەگشتی و شەوانی قەدر بە تایبەتی شەوەکانی هەمووی بە قورئان خوێندن و بە شەو نوێژ بەسەر بردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و عایشە خۆی ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ عەرزی پێغەمبەری خوام کرد ئەگەر شەوێک بزانیم شەوی قەدرە یا بەلامەوا بوو شەوی قەدرە چی بکەم تیا چ دوعایە بکەم فەرمێ ئەم دوعایە بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني يعني خوایە تۆ زۆر لێخۆش بووی کەسێکیشت خۆشەوێ داوای لێخۆشبوون بکە لەبەرەوە لێم خۆش بە عەفوم بکە قەڵەمی عەفو بەسەر تاوانەکانمان بێنە ئەخیرەن ئەوەش بڵێم ئەگەر کەسێک یەک ڕەمەزان شەوی قەدری بەنسیب ببێ ئەو شەوە بە عیبادەت و تاعەت بەسەر بەرێ ئەوە کە لە هەزارمان خێرترە کۆی کەیتەوە بە حسابات ئەکاتە 83 ساڵ و 4 مانگ واتە تو 83 ساڵ و 4 مانگ بێ خەوتن بێ نان خواردن بێ پشودان عیبادەت کەی ئەو شەوی قەدرە و بەنسیب بێ ئەوەنە ئەجر دەگا ئەوەنە پاداش دەگا خۆ ئەگەر کەسێ خوا تەمەنی بدا بتوانێ 20 ساڵ لەیلەتول قەدر دانیشێ و بەنسیبی بوو بێ ئەوە 1666 ساڵ عیبادەت کەی بێ پسان بێ دانیشتن بێ پشودان ئەوەنە ئەجر پاداش دەکا خوای گەورە بەنسیبمان کە خوای گەورە موفقمان کە بۆ زیندووکردنەوەی خوای گەورە ئەو ئەجر و پاداش و عەفواتەی لەیلەتول قەدرمان بەنسیب کە ئامین والحەمدولله